ئازیزان بە ئەڵلقەی دووەمی ئەوەڵقە تایبەتەی بەرنامەی چیرۆکەکانی ژیان لەگەڵ پێشڕە و لەگەڵ هونەرمەندی یازیز و خۆشەویست هونەرمەند ناسری ڕەزازی لەگەڵ هاوڕێ عزیز و خۆشەویستەکەی کاک جەمالی دەلاک لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەوی سابین هیوادارین چێژ لە بەرنمەکەمان وەربگرن و بەرنمەکەمان بێتە هۆی ئەوەی و زانیاریانە نەزانراوانی کە لەسرم هونەرمەندە ئازیزە هەیە بە ئەوەی عزیز و خۆشەویستی بگەێنین دووبارە بە خێر بێن مامۆستاجیان. زۆر سپاس قوربان. ماوەسا حەزەکەم لە سرودەکانەوە دەست پێ بکەین ئەرچەنە پێم وا بێت لە مەسلەی قسەکردن لەسەر مامۆسا حەسەن زیرەک ئاوەستاین کە کاریگەری لەسەر مامۆسا ناسر چی بووە هیچ بیرەوەریەک ئێوە بەریەک کەوتون مامۆسا لەگەڵ مامۆسا حەسەن زیرەکە یعنی وەکو بینین وەکو بە گۆرانیتن نەوەڵا بەداخەوە زۆر بەداخەوە من سێ جارم دیوە جارێکیان لە هەر سێ جارەکەیش لە سنە دیومە هەر سێ جارەکە جارێکیان هاتبوو بۆ ماڵ کاک شەریفی سەعادەتمەندیان سەعادەتنەوە هیوادارم ناوەکەم هەڵە نەوت بێ ناوەکە دروستە بەڵێ ئەڵێن لەوێ نزیکەی 8 کاسەتی هەیە کە بڵاو نەکراوەتەوە بەداخەوە خۆی کۆچی دوایی کرد ئیسەها بەلای کوڕەکەیەوە کاک ڕەشاد ئەگەر هەڵە نەکەم جارێکیشیان هات گۆرانی خانباجی تۆمار کرد گۆرانی خانباجی کاک مزەفەر کەوسەری ئۆپەراتۆر بوو ئەو تۆماری کرد ئەوە ئاخرین گۆرانی مامۆستا حەسەن زیرەکە لە ڕادیۆ لەگەڵ ماندۆلێنژەنێک بە ناو ئاشتاب ئەڵێ کە چوونە ستۆدیۆ مامۆستا حەسەن بە ئاشتا بەڵێ دەرکە دەستەکا بە باخەڵیە نیو قاپ ئارەق دەردێنە و فەقیرە بەدەستیەوە داکەوێتە ناو ستۆدیۆکە داکەوێتە ناو ستۆدیۆکە و هەردووکیان چۆکیان نشکێت کابرایەکی فارس ئەو کاتە سەرۆکی رادیۆ تەلەڤیزیۆنی سنابێ بەداخەوە من ناوەکەم لەبیر کردووە بڕوان ناکەم ئاغای تەحسیێڵی بوو بێت چونکە ئەویش ماوەیەک سەرۆکی رادیۆ تەلەڤیزیۆنی سنە بوو ئەو پیاوە ئەوەندە ئینسانە بێ کاک مزەفەر ئەڕوا بۆ لای ئەڵێ کێشەیەکمان هەڵێ کێشەکە چیاڵێ کێشەکە ئەوەیە کە ئەمەیان پێبووە ئەویش تاک ئەوە نەبێت ناتوانێت گۆرانی برێت هەر لە بارودۆخێکە بەوە گرفتارە ئەویشەڵێ هیچ کێشە نییە بڕۆن هەر بە ماشێنی ئیدارەکەی خۆمان بڕۆن بۆی پێیا بکەن ئەڕۆن بەو شەوە بۆ چایخانەی لایەن نێوان کامیاران و سنە بە 4 سەعات ئەڕۆن و دێنەوە ئارەقەکە دێنن و ئەوسا گۆرانی خانباجی تۆمار دەکەن گۆرانیەکانی دواییشی ئەو چەند گۆرانیەیە کە لەسەر تەختی خەستەخانە لە شاری بۆکان کاک ڕەحیمی قوڕەیشی کە ئەویش خۆی گۆرانی بێژ بوو ئەوەی کە ئەیگوت بە ئاسمانەوە ئەستێرەم دیوە لەو گۆرانیەی مامۆستا عەلی مردان وەریگرتووە ئەڕوا بۆ لای ئەڵێ بەداخەوە سەرەتانی گرت سەرەتانی جگەری گرت ئەڵێ مامۆستا ئەزانین کە لەوانەیە گەروتیا دەنگت نەخۆش بێت ڕوویان نابێ پێ بڵێن کە تۆ حاڵت باش نییە ئەگەر ئەکرێت چەند گۆرانیەکمان بۆ بڵێ با بۆ یادگار بمێنێتەوە ئەویشە لە ڕەحیمگیان ئەمن دەنگم نەخۆش نییە دەروونم نەخۆشە گۆرانی کاروانە و بارانە و بە تەورات و دەسمەدەن یاران لە دەردوانە 7 گۆرانیە ئەوە ئیتر کۆتایی ژیانی مامۆستا حەسەن زیرەکە کاک پێشڕە بوورە با من لێرە فرسەتە ئەو پرسیارە لە کاکە ناسر بکەم هەر ئەو ساڵانی کە لە سنیا بێت چکە لە 50 کاگەڕێتەوە من بەهۆی دیدارم لەگەڵ بەڕەحمەد بێ کاکێک مەتین وبەری یەکێکە لە گۆرانی بێژەکانی دێرینی شاری سنە ئەو پرسیارم لەو کرد وتی کە ئینقیلاب بوو لە عێراق سیستەمی مەلیکی گۆڕا بۆ کۆماری وتی هاتواتە سنە بەڵام مەبەستی پرسیارەکەی من ئەوەیە کاکە ناسر کاسێتێکیان ناوە بە تۆ کاسێتەکە حەسەن زیرەکە
لە سنە تۆماری کردو کاک حەمەی مفتی یایتە تێ ئەو کاسێتە چی بەسەر هات ئەو کاسێتە هەرچی ئەگەڕم پەیدا نابێت بەڵام بەداخەوە ئەو فێڵی لێکردم تەنیا یەک گۆرانی تێدایە کە بڵاو نەبووتەوە یاڵا شۆفێر دیارە یاڵا شۆفێر هی محەممەد ئەحمەد ئەربیلیە بەڵام حەسەن زیرەک بە شێوەی خۆی خوێندوویەتی بیستویەتی و هۆنراوەکەی لەبیر نەماوە بەڵام ئابۆ و جوانیش تۆماری کردووە ئەوە یەکێک لە گۆرانەکان بوو کە لەبیرم کرد دوای خامباجی کە خامباجی تۆمار ناکەن شەو ئەڕۆنەوە بۆ ماڵ بەڕێز ئوستاد عەبدوڵای موفتی برای کۆچ کردو کاک ئەحمەدی موفتی زادە باشە شەو لەوێ ئەمێنێتەوە بەیانی هەڵەسێ بەیانی کە لە خەو هەڵەسێ ئاشتابیشی لەگەڵ بووە لەوێش پێم وایە بێ سەعاتێ سەعات و نێوێ گۆرانی تۆمارەکە لە دوو ماڵ حەسەن زیرەک گۆرانی هەیە بڵاو نەبووتەوە یەکێکی ماڵی کۆچ کردو کاکە عەبدوڵایە یەکێکی ماڵی کۆچ کردو کاکە شەریفە جارێکی تریشیان هات لە سنەیە جارێکی تریشیان هات بریا هەر نەمدیبایە ئەوەی من دیم دوژمنیش منەی بینێت من چەرمەسەری و داماوی زۆرم کێشاوە هاوینان لەبەر ئەوەی کە باوکم خەیات بوو بۆ ئەوەیش بەراڵانە بین لە ناو کۆڵان و ئەملاو ئەولا تاقمێک مناڵ بووین هاوگەڕک و ئاشنای خۆمان لەبەر گەراژە سەهۆڵاومانە فرۆشت بنێشت و بیسکویت و ئەوانەمانە فرۆشت لە پڕ لە مینی بوسێک یەکێک هاتە خوارەوە بە هەوریەکی جوان هەوری بەست بوو لەوێ پێ ئەڵێن پێچێکی ڕەنگا و ڕەنگ دەفەیەکیش لە ناو کیسەیەکا بوو چونکە جانتان نەبوو ئەو کاتە وەکو ئێستا کە دەفەکە بخاتە ناو جانتا دەفەکەیش گەورە نەبوو بچووک بوو لە شێوەی دایرەی سنە بوو دابەزی و کەوتمە شوێنی تا چووە ناو گەراژەکە لە لای کاک شەریف دانیشت ئیتر زانیان ئەوە بوو بە قەرەباڵخ و زەمانەکەیش زمانی ئەوە نەبوو کە کامێرە بەدەستەوە بێ تا یەکسەر شتەکان تۆمار بکەیت و بێ بە بەڵگا ستۆدیۆ هەبوو ئێوە ستۆدیۆی پێڵێن ئەو کاتە یان لای ئێمەیانوت عکاسی زۆرم پێ خۆش بوو کە بمتوانی بە وێنەیەکم لەگەڵ هەبێ بەڵام بەداخەوە بۆم نەکرا و ئیتر زانیان کە حاڵی باش نییە چونکە لەو کۆتاییانەدا گرفتار بوو بە مەشروب بە پەلە بردیانەوە بۆ ماڵەوە باشە مامۆستا لە هەڵبژاردننی شعرە بڵین کە نمونا هێنینەوە بڵین باسی مامۆستا حەسەن زیرەکەکەین کە بەشێکی زۆری شعرەکانی و خۆی وتوویەتی و میلۆدیەکەشی وتووە هەڵبژاردووە لە ژیانی هونەری جەنابیشتا ئەمە هەیە ینی چەند گۆرانیەک هەیە کە مامۆستا خۆی شعری بۆ دانابێ شتێکی واتان بیرە هیچ گۆرانیە کە شعرەکە مامۆستا خۆی بۆ دانابێ مامۆستا ناستر شعرەکەی خۆی بێ وڵا جیا لەوەی کە مەسلەی بوتنی گۆرانی هەم لە ئاوازیشە بەڵێ توانایەکی باشی هەیە و هەم لە ڕوویدانانی هۆنراوەشەوە بەڵام بە حکمی ئەوەی ئەم خۆی عشقێکی هەبوو بۆ شعری شاعیران هەمیشە لە ناو دیوانی شاعیرە گەورەکانە چێوماڵی کردووە گەڕاوە بەڵام بۆ خۆشی ئەو توانایی هەبووە بەڵام لێرە ئەم پرسیارە گرنگەوە ئەوە لەگەڵ جەنابیشتا باسمانەوەکە تۆ بە کوردی نەخوێنی دراست کوردی نەبێ بەڵام ئەم کوردیە جوانە چۆن توانیت ئەم شعرە ئێستا بۆ نمونە کە باسمان کردەوە سرودی نیشتیمان تۆ لەو کاتیا کە تەمەنەکەشی بەو شێوەیە بووە هۆنراوە ئاوازی هۆنراوە و ئاوازەکەی خۆی بووە ئایا ئەم نیشتیمان کوردین و دلێریش بڵێ یەکێکیمان مامۆستا نیشتیمان ئەوە بوو نیشتمان باسی کردیان کوردی نەکاتمان کاتە کە کۆچ کردو مەرزیە و لەیلایش بەشدارن تێدا ئەوڵێ کوردی نەکاتمان کاتە ڕۆژی هاتوو ناهاتە کوردستان ڕووی لە هاتە ئەوە شەر هۆنراوە ئافرین قازی محەممەد دێم و دێم هۆنراوە و ئاوازی خۆمە دێم و دێمی دوو دێم و دێم دوانێ منە بەڵێ دێم و دێمی مامۆستا هێمن ئەوە شعری خۆیەت ئەڵێ تا بمێنێ نووری چاو و هێزی پێم ئەوە ئەویشیان هەر بە دێم و دێم نووسیوە بەڵام
دێم و دێمەکەیتر دێم و دێم و دێم دێم و دێم و دێم دێم هەتا ئاسۆم لێ دیارە ئەوە هۆنراوە ئاوازی خۆمە من نزیکەی 180 ئاوازی خۆمم هەیە ئاوازەکانیش زۆر جوانن وەک چارێ خەمی من وەک ڕۆڵەی تاقانەم سەرەمەرگی یەکەم ئاوازی یەکەم ئاواز کە داینەوە یا هیوا یەکەم ئاواز ئەوەی هیما نەخێر ئەوەی یەکەم ئاواز ئەڵێ جا چۆن نەگرینڵێنم لەیلا خانمی فەرقی خوێندوێتی ئەوە شەر هۆنراوە ئاوازی خۆمە دووەمین ئاوازم لە سەرەمەرگی هیوایە شێری مامۆستا گۆران ئەوە ئاوازی خۆمە یعنی من لە تەمەنی 21 ساڵیدا ئاوازم داناوە ئیزافی کەس لە تەمەنی 24 ساڵیە ئەم دەنگە بوو بەوەی کە کۆمەڵێک گەنج و لاوی کە بە شێوازی کاگناسی ڕزازی بەڵێ بێنە ناو ڕاستنیایی هوەرەوە بە پێوە ڕەنگە بێن یەکێک لەو گۆرانیانەی کە زۆر کاریگەری لەسەر ئەو دەنگانەدانا گۆرانی نیازاویش ئاوازی خۆەتی کە شەری مامەسا گۆرانە لە سەردەمی پێشمەرگایەتی خوێنوێتی لە 93 لەگەڵ کاکاوە شێخ ئیسلامیە دووبارەی کردوێتەوە بە تەکنیکێکی تازە بە دوو شێوە ئەناسێ سەردەمێک بوو بێنەغمە بوو یان نیاز خەڵک بە نیازەکان نایناسن ئەو سرودی وڕووکاس و سەرگەردانیم لەم کۆتاییە لەم ڕێپێوانانی کۆتایی کە بە بۆنەی ڕۆژ ئاوا سازەکرا لێرە لە سلێمانی و بە تایبەتی لە سۆشیال میدیا زۆر وترایەوە و گەنجەکانیش وتیانەوە بووە بە وێردی سەرزوان چیرۆکی ئەوەش حەزەکەم زانم پێم وابێ هەر لەگەڵ ماوەسان نامۆ لە سلێمانی تەجیل کراوە نامدار لە سلێمانی چی من لە یەکشت زۆر تووڕە و ناڕەحەتم بەڵێ بەداخەوە ئەم گۆرانی بێژانەی ئێمە من ناوی کەس نابم ئەوانەی کە هاوتەمەنی خۆ من تا ئەمانەی کە ئیستا هاتوونەتە ڕوو ئەڕۆن گۆرانی عەرەبی دێنن فارسی دێنن تورکی دێنن ئەی خوێن و ئەڵێن ئاوازی خۆمانە باشە حەز ناکەم ناو بێنم چونکە ئەڵێن ئەوە یا دوژمنایەتیەکە یا بەغیلی ئەبا ناو ناهێنم من حەز ناکەم درۆ بکەم بەڕێز کاک ئەتای حەواری نەسەب ئۆستاد ئەتای حەواری نەسەب کە ئیستا لە سانەیە و ماوە و لە تاران دەژی هەروەها کاک کەماڵی پەدیدار کاک فەرەیدون عەبدولقادر کە ئیستا هەیە بەڵێ یەکێکی تریش دوو پێشمەرگەی یەکێتی نیشتمانی تازە ئینقلاب کرابوون هاتن بۆ سنە هاتن بۆ سنە و بەداخەوە تەنیا ناوی یەکێکیانم لە بیر ماوە کامەران سیروان و کامەران پێم وابێ پێم وابێ هەردووکیان نەماون هاتن و لە ڕێگەی کاک ئەتاوە منیان پێیا کرد بوو چونکە من پێشەوە سرودم وت بوو وتویان دوو سرودمان پێیە دیارە ئەو کاتە ئەوان کۆمەڵە بوون کۆمەڵەی ئەمدی و بڵێ کۆمەڵی ڕەنجدەران ئەوان شاتە منیان پێیا کرد منیان پەیدا کرد و یەکێکی کارگەرین ڕەنجاوەرین کارگەرین تێکۆشەرین ئەوە یەکێکیشان ئەم ڕووکاس و سەرگەردانمە بوو کە پێیاندام دوایی لەسەر شیارەکە بوو بە کێشە ئەوان وتیان شیاری حسێن بەفرینە من کارم بەوە نییە ناچمەنەوە ئەو کێشەیە کاک جەمال دەزانێت ماوەیە خەریکی ئەو کێشەیە بووین ئینسان نابێ هەروە خۆی بەخۆیەوە بڵێت ئەمە هی منە من لە حیاتما لە ژیانما ئەو ئاوازانەی کە دامناوە نەمدزیون لەسەر بنەمای فۆلکلۆر دامناون ئیستە نمونەیەکت بۆ ئەڵێم بەڵێ هەر ئەو گۆرانیە کە کاک جەمال باسی کرد بەیاد تورکە کە لێرە پێڵێن چوارگا گۆرانیەکی فۆلکلۆری سنە هەیە ئەڵێ هەی باوانم باوانم هەی باوانەکەی شیرینم گەڕیانە هەفت لەسەر هەشت بەڵێ من هاتم چیم کرد هاتم لەسەر ئەم گۆرانیە ماڵێکم کردەوە ڕیتمەکەم گۆڕی باڕیا میزانەکەم گۆڕی شێعرەکانی
کردم بە ئەڵی سەردەمێک بوو بێنەما بوو باخچەی ژیانم بە دوو چوار یا بە شەشی سەنگین ئەتوانی بیخوێنی. دوو کۆپلێتریشم بۆ دروست کرد کە مەقام تەواوەکات. ئەتوانم بڵێم من یەکێک لەو گۆرانی بێژانم لە ناو کووردا ناتوانم بڵێم شایەتی شوا بێەوە بێ مامۆستایانەی کە لە موزیک شارەزان و قسەکەن یەکەم گۆرانی بێژم کە گۆرانیم بە مەقام وتووە، یانێک گامی تەواو کردووە و بۆ نمونە بڵێن لە سۆلەوە دەسم پێکرد بێت و دوو کۆپلم بۆ دانرابێت، دیسان هاتوومەتەوە سەر شوێنەکەی خۆی و تەواوم کردووە. یەک گۆرانی لەرزان 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 هۆ لەرزانە، ئەمە گۆرانیەکی ئیبراهیمی فەتاحیە بە لە بەهار. گوناحە ئەروە بڵێ ئاوازی ناسی ڕزازی، بەڵام من چۆن کردومە بەهی خۆم کۆپلم بۆ داناوە. ئەو ئەڵێ سەرێ قەڵایەماڕۆ پشت خەڵا ئاڕێتە خانمی تەلێ بە سەرێت و حەولی ئیکێتە، من هاتووم کردومە لەرزان لەرزان هۆ لەرزانە. ئەو کۆپلەیەشم بۆ داناوە. کام کارەکانی شوتویانەتەوە کۆپلەکەیان تۆزێک گۆڕیوە. من هەر گۆرانیەکم دانابێت یان لەسەر شێوازی فۆلکلۆر و تومە کاڵەبەی کاڵێ هەورامیم هێناوە کۆپلەم بۆ دروست کردووە، کردومە بە سێ کۆپلە و لە ئەسڵا خۆی یەک کۆپلەیەهی بەڕێز کاک عوسمان کێبنەی و زۆریان خوێندویانە، یان بەرزی بەرزی کۆپلەم بۆ دروست کردووە. لە فارسیدا ئیتر ئەو گۆرانی ئەبێ بە ملکی تۆ. حەسەن زیرەک دەیان گۆرانی فۆلکلۆری خوێندووە، مڵکی حەسەن زیرەکە، چونکە حەسەن زیرەکە ناوێتی. محەممەدی ماملێ ئەو مامۆستایانە چەندین گۆرانی فۆلکلۆریان خوێندووە، بەڵام بە باڵای ئەوان بڕاوە، چونکە ئەوان زیندویان کردوێتەوە. ئەشتوانی بڵێ فۆلکلۆرە، بەڵام کێ زیندوی کردوێتەوە، کێ بۆتە خاوەنی. ساڵهای ساڵەهی من نییە، من خوێندومە بە ناو ناسی ڕزازیتەوە بوو لە ناودەنگی شەوێ من ئەسڵەن عەلی مەردانم هەر نەبیست و شێخ معرفی حەسەنی ئەو گۆرانیە بە من داوە. بابچینە نێو شلێرانی یا بابچین ناو شلێران یان ڕۆژێک با کاک جەمال باسی بکە لە مێژە بەناز 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 لە بواری مۆدێرنیشانی کارکردنی مۆدرن لەگەڵ گەنجەکان نەترساوی، ینی بینیومە کە لەو مەجالەشە کارت هەیە لەو بوارەشە بە تایبەتی شتێکێ هەستا ڕابە ڕیتمەکەی وایە تایبەتە بە ئەوە من یەکەم گۆرانی بێژم کە ڕاپم وتووە، ئەوەش گرنگە. یەکەم گۆرانی بێژم کە بلوزم وتووە. باشە ئەوە شعری کێ ئەوەی هەستا ڕابە ڕاپەکە خۆم هێناوە، ئەوەی مینە خانم لەگەڵ هینا تێکەڵم لەگەڵ فۆلکلۆر تێکەڵم کردووە، ئاوازەکەی خۆمە. ئەوی تریش بلوزەکە گوڵم پڕە لە دەرد و کوڕ دەڵێن بڕۆم لە شارەکەت شاری سوارەیە لە بلوز خوێندومە. هێشتا فارس وەکو دەوڵەت گۆرانی بلوزیان نەبووە کاک کاوەی شێخ کە ئەبێ ئینسان تۆزێ سپڵ یان ئینسافی هەبێت سفەتی هەبێت. من سەردەمێکی زێڕینم لەگەڵ کاکاوەی شێخە هەیە، سەردەمێکی زێڕینم لەگەڵ ڕەشیخانی فەیزادا هەیە، سەردەمێکی زێڕینم لەگەڵ ئوستاد عارفی ئیبراهیم پورا هەیە ئازەریە کوردی، سەردەمێکی زێڕینم لەگەڵ مامۆستا ڕزگار خۆشناو هەیە، سەردەمێکی زێڕینم لەگەڵ کاک ئەردەشیری فەیزادا هەیە، ئەردەشیری زەبەردەستدا هەیە، سەردەمێکی زێڕینم لەگەڵ کاک گۆران کامیل، فاروق باپیر، کاک شازاد، کاک زانای مەحموو هەژار، تەنانەت کاک زاهدی سەردەمێکی ژێرە لەگەڵ باڵبانەکەی کاک ڕەحیمی نەی کاک ڕەحیم یان کاک عوسمانە سوور، کاک عەبدوڵای شەریعەتی. ئەزانی چۆن بوو قوربان مامۆستا، من وەکو کاک جەمال وتی ئەگەڕام تەواو کوردستان گەڕاوم جگە لە لوڕستان نەبێت، ئیلام و لوڕستان بەداخەوە هەل نەکەوت و شۆرشەکە بەسەرداهات. لە هەر کوێک زۆرنا چەنێ ژەنێکە بووە، لە هەر کوێ گۆرانی بێژێکە بووە، بەیت بێژێکە بووە، شارێکە بووە، خۆم پێگەیان. لەو گۆرانی بێژانەشم ڕەنگە زۆر کەس جنێوی پێدا بێتم یان مەنعیان کرد بێتم ئای بۆ لەگەڵ فلانە کەس دەرکەوتویت، ئای بۆ لەگەڵ فلانە کەس دەرکەوتویت. بەشێکیشی لە تەڵە خراوم، هیچ پێم گوناح نییە. لەگەڵ هابە گۆرانی وتووە، لەگەڵ مامۆستا تایر تۆفیق گۆرانی وتووە، حەفلەم کردووە، کاک زیاد ئەسعەد
حفلەکەی بۆ کردوینەتەوە لەگەڵ علی مەردان و توێژم کردووە لەگەڵ کاک محەممەدی ماملێ گۆرانی وتووە لەگەڵ کاک عزیز شارۆخ گۆرانی وتووە لەگەڵ کاک محەممەد جەزا گۆرانی وتووە لەگەڵ کاک اسماعیل یانە دوو قۆڵی دانیشتوین گۆرانیمان توێمانە عیب نییە گوناح نییە. قسانە پرسیارێکی لا دروستکردم لە گەنجەکانی ئێستا کەس هەیە کە ینی وەکو ئامۆژگاریەک یاگەر ناوی کەس نەهێنین وەکو ئامۆژگاریەک بۆ و گەنجانی کێستە لەو بوارەیە کارەکەن چی باشە مامەسا ینی چی بکەن باشە مەسەن لە اختیاری شعرا نازانم ینی ئەزانێ چی ناسی ڕەزازی سە تەنیا هی دەنگخۆشیەکەی نییە کە ئەوەندە باوە و نازانم ناوی سوڵتان و چی و چی ئەمانیان لەسەرداناوە دەنگخۆش لەمە زۆرترە هەندێ سپڵیان سفەت هەیە بێ ئەمانە دەست بدەن بە دەستی یەکەوە تا ئەو گۆرانی بێژە یا ئەو ئینسانە بکەن بە کاریزما یا بیکەن بە براندێک. من لە سەردەمێکا بووم بە گۆرانی بێژ ئەم لام حەسەن زیرەک بوو ئەو لام ماملێ بوو ئەو لام تارتۆفێق بوو ئەم لام علی مەردان بوو ئەو لام حەسەن جزیری ساڵە دیلان ئەم لام ساڵح دیلان بوو ئالە ناو ئەوانە بە زەحمەتی خۆم بووم بە گۆرانی بێژ هیچ کەس گۆرانی بە من نەداوە و هیچ کەسێک کاک ڕزگار نەبێت ڕزگار خۆشناوە و کاکڕەشی یەکێ دوو گۆرانیان داومێ کاکڕەشی فەیزنژادیش گۆرانی فۆلکلۆری باشی پێداوم خوا هەڵ ناگرێ بە ئینسان ئەوانە بزانێ باقیەکەی بە زەحمەتی خۆم هاتوو خۆم زەحمەتم کێشاوە کەس بەڕەحمەت بێ باس باسیەوەکەم کە و گەنجانە بێت چی بکەن شاعری نیشتیمان پەروەر ئەو هونەرمەندە دەنگخۆشە حەمە ساڵە دیلان یەک دێڕی هەیە ئەڵێ ئەو هونەرمەندەی کە بەردەوام بوو لە لاساییکردنەوە تووشی دەردێکی کوشندا بێ کۆتاییەکەی ڕاستە بە مردووی لێیەتە دەرەوە یەکێک لەو خەسڵتانی کاکناس کاماژی پێ لەسەر ئەمانە ئەم گۆرانی بێژانە کە هەر چواردەریان لەسەر هەمیان کاری کرد وەکو ئاماژەمان پێ یەکەم کاسێت بەڵام لە ماوەیەکی زۆر کەمە ئەم توانی لە ڕێز و حرمەتی بۆ داناون چکە ئەوانی بە گەوری خۆیان زانیوە بە هونەرمەندەکانی پێش خۆی زانانی بەڵام توانی لە ماوەیەکی کەما لەناو ئەو دەنگانە دەنگێکی دروست بێت کە زۆر جیاوازی ڕزازیە یەکێک لەو خەسڵتانی کەشکە مەسەلەی گەنج و ئەمانە کە بۆ وایە کە جەنابی ئاماژەی پێەیە کە مەسەلە دەنگخۆشیەکە نیە من یەک نمونەی بەسیط بۆ بێنمەوە لە 11 ساڵی 2002 لە هۆڵی محەممەد عارف جزیری لە دوهۆک بووین دوای تەواوبوونی ئاهانکە ئەو برادرانی زەحمەتیان کێشا بوو هونەرمەندانی ژەنیار ئەو گروپە جوانە لەگەڵ کاکسەی دەحمەد ڕەوان دزی بوو ئێمەیان برد بۆ ئوتێل ژیان تازە کرابووە ئوتێلە من و کاک ناسریان برد بۆ وابزانم کۆتا قات بوو لەوێ وتیان فەرمونون نان ئامادەی و نان بخۆن کاک نەسەر ئاوڕیایەوە وتی ئەرەوە ژەنێرەکان کوان تیان وەڵاوە شوێنی تایبەتیانێ وتی بەداخەوە من نان ناخۆم تا ئەوان لەگەڵمان نەبن من چیم ئەگەر ئەوان نەبن ئەو گەنجانن هەمیشە ئەبنە پشت و پەناو جۆشدان و جوڵانی هەستی من لەسەر شانەوە هەتا چوو وتی جەما بڕوانیانکە چوم هەمیانمان هێنا بێکەوە دانیش نەک بچێتە سەریشەوە لە ناوەڕاستی میانە دانیش لەویان تێڕوانینی ئەو گەنجانە کە دوای خۆمیانەوتەوە باسییان لەوە کرد باشێ مشتی وەمان نەدیوە ئێمە لەو بوارەیە کارەکەین لەگەر ڕێزمە بۆ نەردەکانی کە ئیو هەستیان نەبووە خۆی کە تەواو بۆ ئێمە بەجێ هێشتووە ئەوە خەسڵەتی ئەوە چکە ئەوە یەکێکە لەو خەسڵتانە شکە ئەچێتە پاڵ هەستەنەتەوە یەکە ڕاستە کوردبوونەکەی لا شیرین بوونەکەی ناوبانگەکەی مامەسا بڵێرەوە ئەو بنەمانە هەستم بۆ ئەوەی کە مەسەلەن باسی و گەنجانەتان بۆ بکەم بڵێ گۆرانی بێژ هەر پیشەیەکی دیکە کێشەی نیە کە ویستی ببێ بە گۆرانی بێژ جارێ گۆرانی بێژی لە تەمەنی 7 بۆ 12 بەڕای من لە تەمەنی 7 ئەو پەڕی 15 لەوە لایدا زەحمەتە مەگەر ئیحساسەکەت تێدا بێ بەر لە هەموو شتێک وەکو جەنابەت فەرمووت بەهرە یان ئیحساسەکەیە ئەبێ ئاگایان لە پێشینە ئاگایان لەوە بێت کە بزانن گۆرانی بێژە کۆنەکان ئەوەی کە لە دەسڕەسان تا کاتێک کە رادیۆ تەلەڤیزیۆن نەهات بوو تەسجیل و زەبستەوت و ئەمانە نەهاتوو خوای زانێ ئێمە چەندین حەسەن زیرەکمان لە دەستلا بێت ڕاست چەندین ڕەحمان بەکری مەهابادمان لە دەستلا بێت کە ئۆسکارمان لە سەردەمینی مزەفەرەدین شا لە ئاڵمانەوە دێتە ئێران لاوکەکان یان بڵێن لاوکنە
حەیران و ئەو بیت و شتانەی مکریان کۆ ئەکاتەوە ئەیباتەوە ئاڵمان مامۆستای من زەحمەتە کێشەێنێنێتەوە سەر ڕێنووسی سۆرانی شیاری وای تێدایە ئەبێت سەری سوژدەی بۆ دانەوێنی کە ئەڵێ دەمەکە ڕۆڵە مەکە بابان وێرانم مەکە خەڵکی بە تاڵانی دەچووەوە مەڕە ماڵە دەوڵەتە بەختەیە شەکە ئەمنی هەژار مل بە کوێن بە تاڵانم دەچێتەوە بەژنێ باریک گردنێ زەرد ڕوومەتی بە خاڵ دووچاوی دەبەڵەکە جا بە برادرانی وتوتم بۆ ئەڵێن شعری نوێ لە نووری شێخ ساڵح و لە گۆرانەوە دەست پێ دەکا وتم 500 ساڵ ئێمە شعری نوێمان هەیە 500 نەبێ ئەچمە سەر بەیتەکەی حاجی مستەفای ڕواندز کوڕی نەبەرێ خۆ بدەن حکومڕانیە پاشای گەورە لە شاری ڕواندزێ تاکو چاک بزانن هەرچی دارێکی کرمی لە خۆ نەبێ قەد و قەد ناڕزێ کوڕی نەبەرێ خۆ بدەن حکومڕانیە پاشایە گەورە لە شاری ڕواندزێ تاکو چاک بزانن ئەوی خائینە لە شەرمی تاریخی داڕزێ وتم بۆ ئەوە شیاری نوێ نییە چەند جوانی یا بێمەوە سەر ئەوە ئەبێ گۆرانی بێژەکانمان ئاگایان لە پێشینەی نەتەوەکەیان بێت ئاگایان لەوە بێ کە بزانن فۆلکلۆری کوردی چییە دنیا شعری کوردی گۆرانی کوردی چییە هۆنراوە چییە بڕوان پێ بکە هیچ میلەتێک بەداخەوە ئێمەی کوردی بندەستی داماو ئەبین بە دەوڵەت هیوادارم لەم باشوورەوە یا ڕۆژاوە لە هەرکێکەوە دەست پێکات ڕۆژێک ئەمانە کۆبکەنەوە هیچ نەتەوەیەک لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە ڕەنگە لەگەڵ عەرەب شاید بڵێم جیاوازیەکمان هەبێت چونکە ئەوانیش زمانیان شێوە زمانیان زۆرە و شێوەزاریان زۆرە بەڵام زمانی کوردی خاوەنی 6 شێوەزارە هەورامی دایکی هەموو زمانەکانی کوردیە کە پێ ئەڵێن پاڵەیی یان پەهلەوی هەورامیە تا لەگەڵ کرمانجێکە 3 مانگ پێکەوە نەبن زاراوەکەی یەکتر فێر نەبن هەورامیەکە ناتوانێت گۆرانجی کرمانجی بڵێ گۆرانیش بڵێ من زەحمەتم کێشاوە کرمانجی فێر بووم کەڵوڕی فێر بووم هەورامی وەک زمانی دایکم تێگەم تا توانیمە ئەو گۆرانیانە بڵێم گۆرانی بێژەکانمان ئەوە لایەکی تری ئێمە کاتی خۆی بنەماڵە نەیدەهێشت کۆمەلگا نەیدەهێشت هەستی فەناتیکی ئیسلام بوون فەناتیک بوون نەک ئەوەی من مەبەستم تەنیا ئاینەکە بێت دەنا ئێمە بەهۆی خانەقاکانمان و بەهۆی مزگەوت و بەهۆی جەمخانەکانمان و بەهۆی یارسان و بەهۆی ئەو ئاینانەی کە هەن لە ناو کۆمەلگای کوردەواریە ئەزانی چەنشتمان بۆ ماوەتەوە چەندێ مەلای کورد زمانی کوردی پاراستووە بە خوێندنی میعراجنامە و مەولودنامە و نازانم چەندە یارسانەکان لە دووتوێی کەلامدا زمانی کوردیان هێشتوێتەوە ئیزەدیەکان لە مەسحەفی ڕەشا چیان بۆ بەجێ هێشتوین ئەبێ ئەمانە بزانن هەوڵیش بدەن ئەگەر دەکرێت موزیک خوێنن سازێ فێر بن سۆلفێش فێر بن بەڵام یەک شتە بێ لە بیر نەچێت بەر لە هەموو شتێک هونەر لۆر یان فەنێک نییە کە تۆ بڕۆی لە مەکتەبا یان لە قوتابخانە فێری بینە ئەبێ بەهرە و ئێحساسەتە بێت ئەگەر ئەو بەهرە و ئێحساسەتە بوو دێی بۆچی مامۆستا هەژار دانشگای دیوە نەخێر مامۆستا هێمن دانشگای دیوە نەخێر شێرکۆ بێ کەسی فەقیر زمانی نەدەزانی لە کوردی و عەرەبی زیاتر نەبێت ئەوە دانشگای دیوە نەخێر حەسەن زیرەک و ئەمانە دانشگایان دیبوو نەخێر ئێمە دکتۆری ڕۆحین دکتۆراکەشمان لە ناو لادیەکانمانە وەرگرتووە مامۆستا هێمن ئەڵێ من وەختێ بووم بە شاعر دوو مامۆستام هەبوو یەکێکی فەوزی مامۆستا فەوزی یەکێ لە پیاوە گەورەکانی خەڵکی سلێمانی بووە کە لە چۆڕ و نەنەی لای مەریوانە دەرسی وتوەتەوە دەیان فەقێ دەیان مەلای تێگەیشتوو پێگەیشتوو نەک نەزانی مەلا ئەوانەی پەروەردە کردووە باشە ئێمە ئەبێ کارێ بکەین کە ئاگامان لە زمان و لە کولتور و لە فەرهەنگ و لە جۆغرافیای وڵاتەکەمان بێت باوەڕم پێ بکە ئەگەر میلەتی کورد سەرکەوێ هۆرە بۆ خۆی شتێکی جیاوازە کە کۆنترین ئاوازیان لەحن لە مێژووی کووردا هەورامیە کە لە تاریخی ئێرانە پێڵێن لەحنە ئەورامەن دوای ئەوە ئەزانی ئەبێ بەچی ئەبێ بە کەلامی یارسانەکان ئەڵڵاوەیسی و قەتار و خورشیدی و خاوکەر و قەتار و ئای و ئەمانە هی یارسانەکانن ڕاستەی گەرمیانە باشە یا ئەو لاوکانەی کە کاراپێتی خاچۆ و ئارامتیگران و
شاکرۆ و تا ئەگاتە زۆری تریان وتویانە یا ئەو حەیرانانەی کە حەسەن سیساوایی و حەسەن حەیران و ڕەسوولگەردی دەیانی تر و تویانە یانێ زمانی کوردی زمانێکە کە بەڕاستی ئەوەندەی بەبەرەوەیە ئەتوانێت لەگەڵ زمانە زیندوەکانی دنیادا بەرامبەر کێ بکات لەگەڵ کام زماندا ئەڵێ بەرامبەر کێ بکات چونکە زمانی کوردی ئەگەر وەکو ئیمڕۆی لێ نەکەن لیسانسەکەم دکتۆرەکەم بازارەکەم دوی هەلکۆ بۆ بکەم یوتێرن بکە یانە بەڕاستی من ماخ زۆر خەفەتە خۆم نازانم باسی چی بکەم ئەم باسەکەمان لەسەر شتێکی دڵسۆزی ئەمان هێنێتە ئێرە دڵسۆزی ئەمان هێنێتە ئێرە ئێمە ئەبێ ئاگایشمان لەوە بێت گۆرانی بێژ دێتە تەلەڤیزیۆن هۆنراوە دێنێت هەردی بەسەر بەردەوە نییە ئەڕۆن گۆرانی لەنجەگیان بە لەنجە دێنن هۆنراوەیەکی ترەخەنە سەری ئەڕۆن گۆرانی مامۆستا حەسەوازەکەێنن ئاوازەکەیشەکان یا هەر ئەڕۆن لە تێ لە ئاوازەکەگرن و شتێکی تری ئەخەنە سەر ئەمە منی تەواو بەڕاستە ڕاستە هیوادارم گەنجەکان جۆ بگرن هونەرمەوانی کە باشمان هەیە کارەکەن ئەو تێبینیانە ڕەچاو بکەن مەسەڵەن کچی باشی ڕێک و پێک لە ڕۆژەڵاتی هەورامان هەڵکەوتووە کچی دەنگخۆش ئەیهێنن لە هەولێر گۆرانی فارسی پێ ئەڵێن ئەمە کفر نییە ئەمە تاوان نییە ئەخ بۆ ئەبێ بەداخۆ تۆزێ دوورەکەین و لە باسکە دوور ناکەین و هەر لە ناو باسەکەی بین بەڵام ئەگەر بڵین کۆنسرت لە ئێستا نامێ بڵێ مەگە کۆنسرتێکی لە چه شارێک حەزەکەی بیکەی لە کوردستانە بە تەنها ئەو پرسیارێت چه شارێک هەستەکەی یعنی خەڵکەکەی تۆ قەرزارباری ئەوەی کۆنسرتێکیان بۆ بکەی بۆت نەکردوون کاک پێشڕۆگیان کاک جەمال وەکو یەکێک لە نزیکترین کەسەکانی من وەک دۆست وەک هاوڕێ وەک برا ئاگادارە من چەند جار ئەمەم باس کردووە باسی شیەکەم و هیچیشم پێ ناخۆش نیە و لێشی پەشیمان نیم ئێمە چەند گۆرانی بێژێک بووین بە چاوشی حزب بەهۆی کوردایەتیەوە بەڕاستی کوردایەتیمان کرد من جارێک گلەیم کرد لە کۆچکردو ئەو پیاوە گەورە جەنابی مامجلال هزار جار یادی بەخێر وتم پێمان ئەڵێنەوە لە دەرەوە بوون پێشمەرگە نەبوون وتی نەخێر وانە پێشمەرگە هەر ئەوە نییە کە چەکی هەڵگرتووە ئەو پیرەژنەی کە نانیە هێنا بۆ پێشمەرگە ئەو ماڵەی کە پێشمەرگەی برینداری ئەشاردەوە بە دەیان شت ئێوە کە لە دەرەوە خەریکن ئەم هەمووە ڕێپێوانم ئەم هەمووەمان گرتنەوە ئەم هەمووە بەرنامەگە لە بەرنامەی حەزبەکان نامانش بۆ خۆی خزمەتن کۆمەڵی گۆرانی بێژ بووین شوان پەروەەر یەکەمیان بوو کاتە ئەوروپا پێکاکا بەڕێ کرد ئەوە لەگەڵ دەکادێ بوو دوای وازی هەناوهاتە لای ئەوانش بەڕێیان کرد بۆ ئەوروپا دوای ئەو جوان حاجۆ دوای من کۆچ کردو کاک حەمەجەزا کاک نەجمەدینی غوڵامی کۆچ کردو مەرزیە کۆچ کردو تایری خەلیلی بەڕێز کاک میکایل بەڕێز خانم لێلا فەرێقی زۆرن ئەمانە ناچار بووین ئێمە بڕۆینە حەفلەی حەزبەکان ئەمە بوو بەهۆی ئەوە کە نەمانتوانی کۆنسرت بکەین بەڵام ئایستە لەم کۆتایی تەمەنەوە کە ئیتر وەختێک تۆ تەمەنت بچێتە سەر و وردە وردە بەرەو پیری بڕۆی کاتێک ئەبینی هەموو ئەندامێکی لەش پیرە بێت تەنیا دەنگ نییە من حەزەکەم ببوورە بۆ کۆنسرتە نەکردو گەر لێرا پرسیارەکە ئەوەیە کە ئەو شارانی بەشێکی زۆری و شارانی ڕۆژهەڵات هەمویان ینی مەهۆسا قەرزارباری ئەوەیە کە کۆنسرتێکیان بۆ کاکەچی هەموو شێگەڕێتەوە بۆی کە خۆی ئارەزووی ئەوەی هەبووە کە بیکا بەڵام ڕەنگە هەندێک زروف هەیە کە لە پشت سیاستن و لە پشتم دابشکردانی کوردستان وای کردبێ کە نەتوانێت لەوێ کۆنسرتی هەبێت پێشڕ بەڵێ بوو کۆنسرت نەکرد سا من بە ئەگەر ژیانزانم کە داواشی لێکراوە کە زۆر بە فەرمی داوای لێکراوە ئەگەرێتەوە لە سنە کۆنسرت بکە بەڵام من پێم وا بێ بە قەرەباڵغیەکی واکەوەی شتێکت جێڕایەوە لە جامخانشکاندن تێپەڕێ مامۆستاجیان ینی ئەوە دڵنیام لەوەی کە ئەو تامەزرۆیی خەڵک بۆ بینینەوەی هەر لەسەر ستێجەکە چۆنە ئەگەر ژیانی قۆناغبەندی بکەین یعنی تو دابەشەکەین تۆ ئەو قۆناغی شاری سنە قۆناغی پێشمەرگایەتی ئەو قۆناغی کە لە سلێمانی بووە قۆناغی هەندەرانی لە هەندەران زۆر جار خۆی فەرمیێتی مردنێکی لەسرە خۆیە
بەڵام زۆر کەسمان لە بواری خوێندنە درێژەی پیاوە خاوەنی بڕوانامەن مناڵەکانیان گەیشتنەتە پلوپایە کە هەرێکە و لەکایەکی ژیانە شتێکیان بەدەستیاناوە و ئەمە جوانی و سەرکەوتنە بۆ کورد بەڵام کاک ناسر کاک نەزمە کاک حەمەد جەزەر لە ئەوروپا بۆکو هونەرمەندانی فارس نەیانتوانی کۆنسێرت بکەن بۆ خەڵکە ئاوارەکەی تارا و گەیف نەتەوەی فارس ئەگەر ئیجازە بۆ ئەوانە لە ژیانیانە چەسانەوەی نەتەواتیان نەبڵێ ئەوە دڵنیام لەوە ئێش و ئازار و ئەنفال و سوتماکی کوردستانیان نەدیوە ڕاستە بەڵام کاتێک کاک ناسر کە چۆتە سەر شانۆر لەوێک گۆرانی وتووە تۆ بیر لەو کاتەوە جەنابی ئاماژەی پێ هەوڵیاوە فێری کرمانجی بێ زازاکی وانێ هەورامی کاتێک کە چۆتە ئەو هۆڵەوە کە چۆتە سەر شانۆ بیری لەوە کردوەوە تەنها سۆرانی بەشێک نییە چکە میلەتەکەمان فراوانە ئەو خەڵکەشی کە لەوێ بووە ڕاستە ئەو بارودۆخە دروست بوو لە کوردستانە خەڵک لە ڕۆژەڵات لە باشوور لە باکوور بەهۆی ئەم سیستەمی داگیرکاریەوە ڕویان کرد ئەوروپا ئەمانە هەمووی کەسێکی ناخداخراوی ناخوێران بوون ئەمان لێر لە ڕێگەی دەنگەکەیانە و هوەرەکانەوە چێژک و شادیان بە خەڵک بەخشیوەتەوە بەڵام لە پاڵ ئەمەشە هەر ڕووداوێک و کارە ساتێک کە ڕوبەڕووینەتەوەکەمان بۆتەوە لەسەر شەقام لە بەردەمی مسڵخانەکان لە بەردەمی سەفارەتەکان دروشمیان بووە سرودیان وتووە بەدەیاندی کۆمنتاری هەیە جا ئەمێکە نەتوانراوە بۆ کۆنسێرت بکەن زیاتر لەو بارەیە خۆیان بینیوەتەوە مامۆستا من پرسیارم زۆر نەماوە بەڵام ئەزانم کە زۆر شتی نەوتراو هەیە هێشتا سەبارەت بۆ دنیای جەنابە ئەو دنیای کەتیا ژیاوی لە مناڵیەوە تا ئێستا بەڵام خۆشە بێ ینی ئەگەر ڕۆژێک بێت بەوکوی کە جەنابشی پێشتر لە پێش بەرنامەکە باسمان کرد ڕۆژێک بێت کە لە ژیان ئەما بین و ئەو تەجروبەی بکەین وەکو مرۆڤێکی کورد ئەو چوار پارچەیە چۆن پێکەوە هەڵەکەن و ئەو کاتە ئایا سنووری گۆرانی وتنی مامۆستا ناسر لە کۆ بێت و بۆ چۆڕوە من بۆ ئەم قسەیەکەم لەبەرەوەی زۆر جار لە سوۆسیال میدیا کە کرماشانیەکانە بینم کە ئیلامیەکانە بینم کە لۆڕەکانە بینم هەستەکەم ئەو خۆشەویستی ئەوان بۆ مامۆستایان هەیە زۆر قوڵترە لەوەی ئێمە لەبەرەوەی ئەو نازام ئەو پەیوەندیت لەگەڵ ئەوانە لەگەڵ کرماشانە هەرچەنە ئێستا لە قسەکان تاوتە بەداخەوە و دوو شوێنەم نەبینیوە ئەنی زاراوەیان یان ئاهەنگەکانیان هیچی ئەوانە دووتۆتەوە مامۆسا کە حەز بکەین لێرەش لە بەرنامەکەشا کۆپلەیەکی بڵێنەوە بەڵێ من دیارە بەر لەوەی کە بڕۆمە هەندەران کرماشانیمان نەزانی یان بڵێن کەڵوڕیمان نەزانی کەلهوڕی چونکە زمانی کوردی ئەگەر بمانەوێت دابەشی بکەین ئەبێ دوو جۆر دابەش بکرێت سەرچاوی کۆنیان ئەبێ بە لەکی و لوڕی باشە خۆی لەکی زۆر کۆنە لەکەکان هەر لە ئیلامەژین لەکیشی ئەمان هەیە و لەکی یارسان لۆڕیشی ئەمان هەیە و لۆڕی یارسان لە کرماشانیشا کەڵوڕیشی ئەمان هەیە و کەڵوڕی یارسان کەڵوڕی سنیمان نییە یان لە کرماشان بەرەو خوار سنی نییە بەڵام بەندەر عەباس و بەندەر بوشێر و ئەوانە سنی تێدا هەبووە بەڵام بە تێپەڕبوونی زەمان دەوڵەت کارێکی کردووە کە شیعەی زیاتری هێناوەتە ئەوێ و هیچ جۆرە ڕێگرێک ئەسان با یەکشتت ئەس بکەم هەتا ئێستا کورد نێزانیوە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەگشتی کورد لە هەموو نەتەوەیەک زۆرترە ئەگەر قەزیەیشی ئەو سنی و ئەلحەق یارسان کە لێرە بە هەڵە پێیان ئەڵێن کاکەی خۆ هەڵەیش نییەمانە ڕەد و کەوتەی سەید کاکەن بەڵێ ئەگەر شیعە و سنی و یارسان وەکو کورد ئینسان کورد ئەوسا ئاینیان هەر ڕێگوایە بڵێ ڕێگەیەکی ئاینیان هەبێت یەک بگرن کورد لە ئێرانە 600 زیاتریشە چونکە زەنجان دەور تا دەوری کوردە زەنگانی پێڵێن ناو شارەکەیان تەفریز کردووە بەڵێ تورک و
فارسی تێدایە. گەڕوس نزیکە گەڕوسەوە سەر بە سنەیە بەڵێ گەڕوس سەر بە بیجار و سنەیە بەڵێ بەڵێ بیجاریش ناو شارەکە شیعەن زۆرتر دەوروبەرەکەیشی شیعە و سونیە هەمەدان کە کۆن پایتەختی مادەکان بووە دەور تا دەوری کوردی شیعەیە ناو شارەکە ئەویش تەفریز کراوە تورک و فارسی تێدایە هەمەدان زۆر کەس نایزانێ ئەوە بەڵێ شیراز ئەم شیرازەیە کە ئیستا هەیە ئەسڵەن فارسی تێدا نەبووە شار کورد پایتەختەکەی بووە هەمووی قەشقایی و لڕی تێدا بووە بەڵام حەزەکەم تۆزێ بگەڕینەوە ناو خانوادەکەشە ئەگەر قسەیەکەیە لەسەر ئێران خان حەزەکەم ینی هەر ناوەکەشی جێگەی زۆر جوانە ناوە آخر ینی کە ڕیشەکەی جەنابێتی گێڕیتەوە بۆ کوردیش ئەم ناوە نەزەم ژنان زۆر جار مامۆستا کە هاوسەرێکی هونەرمەندیانە بێ بڕێک جاری وا هەیە هەز بەواکەی کە زوڵمی لێکراوە هاوسەرەکە لە بەرەوەی بووە بە قوربانی ئەو ناوبانگەیە ئەو ناسینەیە و دەرکەوتنەی هاوسەرەکەی هەنێ قوربانیدانی پێویستە لەلایەن هاوسەرەکەەوە ئەزانێکی کاک جەمال باشە زانەیە ئەزانێکی زۆر سەختە لەگەڵ گۆرانی بێژ و شاعیر و سیاسیا هەڵکەی ڕاستە بە تایبەت گۆرانی بێژ من بەڕاستی نەماستاوە وەک سلێمانی ئەڵێ نا پێدا هەڵگوتن و هەڵدانە ڕاستە یادی بەخێر مەرزیەش کاتێک لەبیر ناچێتەوە ئەویش ئەو بەشێکە لە سەروەتی نیشتیمان بە تەنیا پەیوەندی بە تۆ نییە مامۆستا ئەویش مێردەکەی لەبیر ناچێت کۆچ کرد و کاک تێمور بەڵام من ئەگەر ئێران نەبووایە بەڕاستی ئێران نەبووایە نەمەتوانی بێمەوە ناو کاری هونەری ئێران کاک جەمال و کاک کارزان و براکانی بە ئێمەوە نزیکن ئەمانە بران بۆ ئێمە ئەمانە کەسوکارن بۆ ئێمە ئەوەی من بە کاک جەمالم سپاردووە بە خۆی خانمە بە ڕێزەکەی یانێ کاکەکە بەڵێ بەشێکی مەریوانی و بەشێکی سنەیە جا ئێران وەختێکە هات 20 ساڵ لەمەوبەر پیا و درۆ نەکات وە مەزانی ئەوانەی شاپەرست بن ناوی مناڵەکانیان نەنێن ئێران وەختێ چووم لێکۆڵینەوەم کرد ئەبینم ئێران و هیران و نازەنین هیران و ئیران و حەیران و ئایران و ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئێری هەورامی ئەگەڕێتەوە بۆ ئاگر پەرستی خۆگوناح نییە سەبرادەرانی مسلمان نابێ عاجز ببن پێشەوەی ئیسلام بێت 75 ساڵ کوردە بووە باش ئاگری سۆمبول بووە نەک پەرسترا ئێرانیانێ ناوێکی کۆنی کوردیە یان بڵێن ناوێکی کۆنی کوردی پاڵەیی هەورامیە کە سعیدی نەفیسی لە سەردەمی ڕەزاقولی زۆڵە کورد ئەم باوکی ئەم شاو ئەم کوڕزایی کە ئیستا هەیە ئیدعای ئەوەکە کە ببێ بە دیکتاتۆر لە ئێرانە ئەمانە بەداخەوە ئێرانیان وا لێ کردەنا لە ئێرانە جارێکی تریش ئەرزت ئەەکەم ئەم جغرافیایە جغرافیایەکی جعلیە ئەم جغرافیایە ئەو جغرافیایە نییە کە فردەوسی باسی دەکات زمانی کوردی زمانێکی کۆنا تەواو ئێران وڵاتێکی چەند نەتەوەیە چەندین نەتەوە لە ئێرانە دەژین بێنەوە سەر باسی ئێران ئێرانی هاوسەرم بەڕاستی هەمیشە ئەڵێ ئەگەر بمزانی بایە ئەگە بمزانی بایە ژیان لەگەڵ گۆرانی بێژاوە ئەم مردم خۆشم قسەکە دەبینێت بۆ خۆشم بۆ زۆر شوێن لەگەڵ خۆمایی بم بەڵێ پرسیارەکە نەڵێم کاکە گیان هەم لە تەمەنێکە با سەردەمی ئای و ئەم و ئایتی و مایتیەوە با کێشەیەکم بۆ دروست نەکەن دوایە خۆشمەوە ئینسانێکی بەڕێزە و بنەماڵەیەکی گەورن لە مەریوانە و بنەماڵەیەکن کە شانازیان پێکەم ئەڵێن لە پشتر پیاوێکی گەورەیەوە ما دیارە ئەڵێن ئەم مەتەڵاب لە بنەڕەتە نازانم عەرەب لە یۆنانییان کەسی پەیمانیە عەرەبی بێڵێن لە پشتر پیاوێکی گەورەوە هەمیشە ژنێکی گەورە ڕاستە هەیە ڕاستە ماوەسەر لە قسەکردن لەگەڵ تا تێر ناخۆین دڵنیام لەوەی کە جگە لە ئێمەش هەر ئەعلامیەکە هەر کەناڵێک کە جەنابتانی لێبن ئەتوان زانیاری زۆر بەسوود ببەخشن من وەکو کۆتا پرسیار یا حەزەکەم بەرنامەکەم وا کۆتایی بێت کە دەزانم ئایا هونەرمەندان ئەمەیان هەیە کە زۆر جار کە پرسیاران لێکەڵێن نا هەموو گۆرانیەکانم وەکو یەک خۆشەوێ ینی هونەرمەند دەڵێ هەموو گۆرانیەکانم خۆشەوێ بەڵام گۆرانیەکەیە یا دیالۆجێکەیە من وەکو شانۆکارێک کە لە زەینم دەرناچێت گڵێمەوە ماوەسا هیچ گۆرانیەکەیە تا ئێستا زەمزەمی بکەیتەوە لەو کاتانەیە کە
مەستی نازام لەو کاتانەیە کە خۆتی بەتەنیا حەزەکەین کۆتایی بەرنامەکە بۆەوە بێ. من چەند کەسێکەن دوای کاک جەمال کە زۆر شارەزا و لێزانن لە گۆرانیەکان و ئەژماری گۆرانی منە. یەکێکیان کاک زانیاری جلوزیە خزمی خۆمانە، یەکێکیان کاک پوریای معروفیە کە ئەویش گۆرانی بێژێکی دەنگخۆشە لە سنە، یەکێکیان کاک داریان ئێناخیە کە ئینستاگرامەکەی خۆم بەڕێوە بە. ئەگەر شاعر بام ئەوان ئەڵێن 1200 گۆرانی تۆمان کۆ کردوێتەوە، وەک سلێمانی ئەڵێ بە کاڵ و کڵاو و پیشا و برژاوە، مسلێمانی هەمیشەوە ئەڵێن. ئەگەر شاعر بام یان نووسەر بام پرسکرێکەکە دەنگ نەبا حاشام لە هەندێک گۆرانی خۆمە کرد، چونکە کاڵە دەنگم ئەو دەنگە نییە. بە پێم زەمانە کە سیرێکی وایە بەڵێ بە پێم زەمانە بڵێ تا ئینسان تەمەنی بچێتە سەرەوە تەفکۆیان کامەڵتر بێت، باشترە بێت، شارەزاترە بێت، شتی زۆرتر کۆ دەکاتەوە، هەرچەند لە دوای هەفتاوە ئیتر سەرە و نازان بڵێم سەرە و لێژیە، من ناڵێم سەر و ژوورێ، ئەوم سەرە و لێژیە و بەرەو گۆڕە. بڕێ گۆرانیم ئەوەندە جوان وتووە، ئەوەندە خۆش وتووە، من گۆرانی دانیشتنەکانم بە دڵە زیاتر و چەند گۆرانی یا چەند کاستی ستۆدیۆ بۆ نمونەیەکیان کاستی دەبارێ، یەکێکیان کاستی ئێوارەیە، یەکێکیان کاستی کرماشان، کاستی خەمینان، خۆدێکێکیمان بۆڵ بژێرە و کۆپلێکمان بۆ بڵێ مامۆستا. بەڕاستی کاستی هەمویان جوانن، ناتوانم بڵێم، چونکە دەنگ و گۆرانی وەکو گوڵوان هەڵگوڵێک بۆنێکی هەیە. کاستی ئێوارەیەم بەلاوە زۆر جوانە. دوایی کاستی دەلالۆ کە مامۆستا ڕزگار خۆشناو ئەگەر بزانی بە چ زەحمەتێک بە چ دەردی سەرێک ئێمە ئەو کاسەتەمان تۆمار کردووە لە ئەمریکا، ئیستا شەر باسیەکەین 3 مانگ ئێمە خەریکی ئەو کاسەتە بووین، ئاغای منفەرزادە تۆماری کرد. هەموویانم بەلاوە خۆشە، بەڵام ئێوارەیە کاستی ئێوارەیە بۆ من تایبەتێکی تری هەیە، چونکو ئێوارەیەم بۆ ئێرانی هاوسەرم وتووە. گۆرانی ئێوارەیە گۆرانی ئێوارەیە فۆلکلۆری ناوچەی دیاربەکر و ئۆرفایە، خۆی بە تورکی وتراوە. لە تورکیا 2300 وردە گۆرانی کوردی کراون بە تورکی، بەڵام ئافرین کاک جەوادی مەروانی 4 کتێبی کۆ کردوتەوە 43,000 گۆرانی و بیت و چیرروک و ئەوانەی لە کوردستانی بندەستی تورکیە یان باکوورە کۆ کردوێتەوە. ئەوە منی تەواو شاگەشتە کرد، هیوادارم لەم باشوورەش کەسێکە بێ یا من و کاک جەمال یا من و کاک مامۆستا گۆران کە دوکتر گۆران کامیل شارەزایە یا من و مامۆستا ڕزگار، هەر کەسێک کە ئامادە بێت کۆی بکەینەوە، هەموو کۆ بکەینەوە، ئەمە ئەبێ بە خەزانەیەکی یەکجار گەورە. دا من کۆپلەیەک لە ئێوارەیەتان بۆ ئەڵێم و سپاسی جەناب دەکەم، سپاسی گەلی کوردستانەکەم. ئەمە گەلی کوردستانی یەکەمین تەلەڤیزیۆنی کاناڵی ناوخۆیە کە من 92 وەختێک گەڕامەوە بۆ کوردستان، کاک جەمال ئەزانێت لەوێ کلیپێکم کردشە و ئەوە هیچ دەست نەکەوت. بە پێشمەرەکانمان وتمان کاکە بەتانیەکمان بنێ، بەتانیەکەمان کوتا بە دیوارە و گۆرانیەکمان لەوێ کە کلیپ کرد. سپاس بۆ برای عزیزم کاکە جەمال، سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەی پشت کامێرا و هەمیشە ئێمە ئەم تەلەڤیزیۆنانەی کوردستان هەر هەمووی بەتایبەت کورتسات و ماڵی خۆتانە، کەناڵی گەلی کوردستان ماڵی خۆتانە هەموو کاتێک. ئەم کوردستانم بەتایبەت یەکێتی نیشتمانی پارتی هەموو حەزبەکان بۆ من جێگای ڕێزن. ئاوات و ئارەزوومان ئەوەیە کە ئیتر ئیمڕۆ ڕۆژی یەکگرتنە، ئیمڕۆ ڕۆژی ئەوەیە کە تەحملی یەکتر بکەین، ڕۆژی ئەوەیە کە ئیتر قسەی ناشرین بەرامبەر بە یەکتری نەکەین. من خۆم بە گۆرانی بێژی میلەتی کورد دەزانم، خۆم بە گۆرانی بێژی تەنیا حزبێک نازانم، ڕاستە میوانی یەکەتیم. تایستە زۆریان بۆ نەهێناوم بڵێن ئاوەرە گۆرانیەکمان بۆ بڵێ یان لە هەڵبژاردنێکە، زۆر کاتەکە نەگرین بە گۆرانی ئێوارەیە. کاتەکە سپاسایی پێدێم و زۆر خۆشحاڵ بووین و سپاس بۆ برای بەڕێزیم کاک ڕێبوار لای من ئەڵێن ڕێبواری دارە گشتی، هەروەها کاک
ئەیخوا کاکەوراس ئەرێ کاکەوراز زۆر لوتفی کرد زەحمەتی کێشا خۆزگان ناوی یەکە بە یەکەیانم بتوانی با بر بە سپاس بۆ تۆ ئێرەمان هەمیشە بە ماڵی خۆمان زانیوە هەرواشە بێت زۆر سپاس. ئێوارەیە بەراو غوربەت سەفەر لە بارم باوانم ئێوارەیە بەراو غوربەت سەفەر لە بارم باوانم سۆمای هەمیشە نازداری پڕ لە ناسۆری چاوانم سۆمای هەمیشە نازداری پڕ لە ناسۆری چاوانم شەوە شەوە ئەخکاشەوە چاوی دنیا گەشت لە خەوە هەر من نەبێ بیرۆشم تا ڕۆژدا دێ لە لای ئەوە هەر من نەبێ بیرۆشم تا ڕۆژدا دێ لە لای ئەوە دەنگە خۆش بێت دەنگە خۆش بێت و تەمەند درێژبی ماوەساگیان زۆر سپاس بۆ وەک جاران نامێت ماوە زۆر سپاس بۆ سپاس بۆ کاک جەمال زۆر زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ جەنابتان ماندوو نەبن ئازان خۆشەویستان نەرچە نازانی نەتوانین کاتێکی زیاتر تەرخان بکەین بۆ بەرنامەکە بەڵام کۆتایی بە ئەڵقەی دووەمی چیرۆکەکانی ژیان لەگەڵ پێشڕەو هات هەر شاد و سەرفراز بن.